سرکوزیر عراق دویجه حکومتاوی پیگره به ریگرتنا لکارانینا آخا عراق ده ایرشکرنا ولاتین جیران ده. پنتاگون دویجه ایرشن عزمانی و گفین ایرشه که بجایی ترکیه لباکور سوریه باندور ده سر اپراسیون دجی داعشه. کشکا سپی پشتگیری خو پیشاندان آشتیانه لچینه دکه. ام کاتتان شاد لدنگی امریکا برنامه کورت کنکشن پیشکش دکری من داخلی شمول لگل هاوکارم صالح دمیجر هیوای کاتی کی خوشتان بود خوازین لواشنطن کاجمیر حوتی بیانی روجی چوارشمه. سلام ورز. سرکوزیر نوی عراق محمد شیع سودانی روجا سهشنبه گفت که حکومتاوی پابنده که ری نده هر گروپ آن آلیکی که آخا عراق به کار بینه جبو ایرشکرنا سر جیران ولایت السودانی ده سردان خویا یکما ایرانی ده گفت حکومت ما پیگره به جیبجی کرنا دستوری گوتن ویتن ده دمکی ده که دستلادارین ایران روبروی یک جدجوارترین کشین سروریتن جدما شورشا 1979 و که او آنین سر دستلات خواه پیشاندانین دجی کشتنا جینا امینی هاتن گوهرتن بو بانگین هلوشاندنا دستلات آینیا وی ولاتی ایران هیزن کردین ایرانی لعراق به گرکرنا نرازیبون نافخوایی تان بارده که وان به ایریشن موشکی و درونان دکه آرمانجه پارتیین کرد پشتگیری ددن خو پیشاندانان لشاندنا شروانان بو ایرانی رد کن. فريق كم جبال ياور شرزاي سربازي وامينداري گشتي پێشووی وەزارەتی پێشمەرگە دەڵێتن سەردانی سەرۆکی هەرێم و ئەگەری ڕێکەوتن بۆ دانانی هێزی فدرال لەسەر سنوورەکان ڕێکەوتنیکی نوێ نییە پێشتر بە هاوبەشی سنوورەکان پارێزراو بوون. جەبار یاور بە دەنگی ئەمریکا گوت کە لە ئێستادا بەهۆی زۆربوونی مەترسیەکان بڕیار دراوە ئەو هێزانە زیاد بکرێن لە ڕووی سەربازی و لۆجستیەوە هێز زیاتر بکرێن و ئەو هێزانێک کە ئێستا سنوورەکان دەپارێزن ڕاستە سەر بە حکومەتی عێراقی بوونە بەڵام کوردن و لە داهاتووشدا هێزی زیاتر بنێرن و بڕیارە هەر کورد دەبن. زیادکردنی ئەم هێزانە بەهۆی زیادبوونی هەڕەشە و مەترسیەکانەوەیە لە سەر هەرێمی کوردستان. سەبارەت بە هێزە ئۆپسیۆنەکانی ئیرانش و تورکیا یاوەرگوتی ناکرێت سنوورەکانی هەرێمی کوردستان بەکار بهێنرێن بۆ هێرش بۆ سەر دراوسێکانمان. هاوکات دەڵێت وڵاتان خۆیان ئەرکی پاراستنی سنوورەکان دەبێت بگرنە ئەستۆ لە سنووری وڵاتانی خۆیانەوە. فەرماندەی هێزی سووریای دموکرات کە لەلایەن ئەمریکاوە پشتیوانی لێ دەکرێت دوێنێ سێشەمە ڕاگەیان سەرەتای دڵنیایەکانی ئەمریکا بەڵام هێشتا ترسی لەشکەرکێشی زەمینی تورکیا هەیە بۆ ناو باکوور و ڕۆژهەڵاتی و سووریا و داوای پەیامێکی بەهێزتر لە واشنطن دەکاتن. ئەم ڕاگەیاندنانە دوای بینینی بەڵاوپێکردنی هێزەکانی تورکیا لەسەر سنوورەکان بوو. بەرپرسانی تورکیا ڕادەگەێنن کە هێزەکانیان تەنها چەند ڕۆژێکیان پێویستە بۆ ئەوەی ئامادە بن بۆ هێڕشی زەمینی بۆ سەر باکووری سووریا لە کاتێکدا چەند ڕۆژێک بە چەکی دوورهاوێژ و فڕۆکە جەنگیەکان هێرش دەکەنە سەر ئەو ناوچانە. مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی سووریای دیموکرات لە سووریاوە بە تەلەفۆن بە ئاژانسی ڕۆیتەرز ڕاگەیاند کە لەسەر سنوور و لە ناو سووریا لەو ناوچانەکە لەلایەن گروپە هاوپەیمانەکانی تورکیاوە کۆنتڕۆل کراون بەڵاوکردنەوەی هێز هەیە. مەزلوم عەبدی گوتیشی ئێمە تێبینی ئەوەمان کردووە و ئەمە شتێکی نوێیە. پیفدار هیز عزمانی امریکا لپنتاگون جنرال پاتریک رایدر گوت برپرسن لشکریین امریکی و کرد دبینن کو ایریشن عزمانی ترکیه و گفا ایریشا بجایی لباکور سوریه باندور ده سر اپراسیون وانن هفبش لدجی رخصنا دولت اسلامی تندرو. فرماندار هیز سوریه دموکراتیک مظلوم عبدی جیج روزنامه‌وانان را راگهاند بو کو جبر ایریشن عزمانی ترکیه و داویه اپراسیون هفبش لگل هفپیمانی
نابنتوية دجي داعش باويكي دمكي روستيانا ودسكفتين شر دجي جروبا تندرو خستنا بن جافي رايدر قد أمريكا هجمارا نوبدارين هفبش كل جل حسد بيكتينا كيم كريا لويقود أم تهيزن خوا جنوبا بلاف ناكن أم باويكي بردوان بالي ددن سر روبروبونا جفن داعشي جبو آگاهین داوی لدور کم کرنا نوبدارین هفبشن امریکا و هسده لبا کروجلات سوریه و هروها روشانهای لسر سینور ترکیه و سوریه پامنرین ما خجیجان فارقین جا آمده و زانا عمر جا قامشلو بمرانه دما و باش زانا کم کرنا وان نوبدارین هفبش بهتر لکویا و ده چه باندوره لسر عرده بکه؟ بله دم باش صالح جخوا جروجا دوم ده بشتي ايريشان يعني شبيستي مهيدر بشتي ايريشان بالافران تفقرا كواليسيوني ودورين هفبش لقال هيز سوريا ديمقراطيك لدفري كيمبونا بتايبتي لدفرين باشوري قامش لوي لالي كيدن دفرن ديري هروها دنفرا حسكي وباشوري حسكي ده بتايبتي جمع فراتي بباكور حتى باشوري حسكي ده دوري الامريكي بيركيمبونا او دفرا جو شانين داعشي لي اكتيفن لي اگاهيك درباره و یادجی هیگو دو هزن اولکاریا هندرین هزن تایبتین هزن اولکاریا هندرین بپشتیوانی ج کواليسيون شانه که داعش نافچه دیرا زوری گرت لالی کی دل رقای بخبری درو جان تقینک پیکات و داعش او تقینجی هگرت سربلی خو و چی باندوری بک اویا تکز فشار اولکاری چی قاسی کیم به سر شانه داعش و دمه شانه داعش کیسه دبیننگو تفگری بکن و ایریشان پیک بینن و دوان چند روزن در باسبوی دل گوری شوپاندنه آستا ایریشن داعش زیده بونه بتایبتی لرقا لدیرا زوری لحسکی بله صار باشه زانا ازی فکرم جم تزبشم جم خجیجان یعنی اگر ولاتك بخوز ایریشی ولاتك دم بکه دبه هزك لسر عرده هبه دبه تشتنا لسر عرده خلق سیویل وان ببینین وکو ام بجن لبو تفگرن لشکری لسر سینور لوی آلی سینور لآلی ترکیه سینور تلفو تفگرن لشکری هنا روشا لسر سینور روجايرو تشاواي بله يعني بريا حتى كي براستيج لبو تفجرك هبو لقاس آگاهی که ایران مبدأ خاصی لهمبر کوبانی هروسال همبر سینور عالی حتى عطشة كاليوانا جلك آرامیک هي و وکی کت زانش خو حتى بر نهرو بر الکار کامش لسینور دیسا ایریشه کی روکتی پیکات و ترکیه بیاکربو هجت جبوی ایریشا بجاهیه که ماموسای که خونده کار کاتبون کشتن دبستان نهرو هات بود تعطیل کردن ایرو دبستان دیسا دست به پروردهی کرد ده همان شوی ده دبستان لهمبر کوبانی جدیسا پروردهی هیه و ام دبینن کل سر سینور آرامیه کی هیه لی تگوتن وزیر بروانی هولوسی آکار چاوره اکو ایرو سردانا باجار روحای بکه لی وکی کتج دست نشان کر جبوی اپراسیونک تفگرک مزن دوی نها وی هفته ام دکارم بیشن کو آرامیه کی هیه ساله باشه خجیجان ته ام بیشن برتک یعنی نرازیبون دجی شر لآمد هاتنه تچالکید و درباره دا دبن و ام دزانین کو هلوستا هدف لدجی شر گلو تچالکید و درباره دا دبنه تو زانه میتا سانجار دو دجوینا خدا گوت بو همه اپراسیون یعنی دولت رفلکس دجمناتی کردان حرکت که اپراسیون جبوی لدجی استاتیه کردات خوازن کردان به استاتو بیلن نتنه هدف همه رخصن سیویل باجر اف چندین روزند اصل خودات خوازن خو پیشاندان هم بکن شو قداخات بو اعلان کردن دروج بر قداخات را کردن لد 25 مجدار دا تفگرجنا آزاد د چارچوبه چالکی جنان دا دی سال دجی شرخ پیشاندان یکی کربو دو سردوزگری آنکاره اپراسیون یک داده سپیکرن لچارده باجران لسر تفگرجنا آزاد تایبت امکان بیشتر کنار به 5 کیسه در باس ولی حتی نه 15 چالکوان کرد هاتن دست سر کنن که ام تفگرجنا آزاد ببرته که داخویانی وان ندجی شر اپراسیون نازکن و 5 کیس شده ودی سایده هی لدجی شر و دجی گرتن آنجی چندین چالکی چه بن صالح لامده
بله زانا يعني ام ببیجن باکورو جات سوریه ام دزانن کو هجمارک ام گرتیگهن چکدارن داعش هنه دناوان دا جی هری مزن یا هوله دوی درباره دا اف راوستاندن یانجی کم کرنا نوبدارین هفش دناوینا امریکا و هزن سوریه دموکراتا چقاس باندور لسر روشوان کامپان کریه و از باورم هزن سوریه دموکرات هنه گازن دوی درباره دا کربون کرنگ اف ایریش اگر ببه باندوری بده سر روشا کامپان شخون صالح نتنه هشیاری بود ایریش على سر باجاروک هولی یگو کامپلی هیا گو مزنترین کامپ مالبات داعش نزدیکی 6000 کس مالبات داعش زون زاروک لوی داری بجیبونه 8 پارزوان کامپی هزن تایبتین هسده و هزن اولکاریا هندرین جیانا خوش دزدان دوی ایریشه ده لوی داری مطرسیه کفر مزن چیبو و تفگرک جالیه مالبات داعش نوا کامپی ده چیبو هولن رویجی چیبون لگوری آگاهیان در دورا 20 مالبات هولا رفي كربون هن جوان جهشتن إدلبه لي هزن أولا كاريا هندرين دا أمدا باشي دا بون ودور بيش كرنا كامبي وباجاروك هولي ري لبر رفكا جرساي جرت لي الآلي كيدن دفرين روجافاي قامشلو وباشوري قامشلو الآلي دن هن جرتيجاه لنيزي كيوان توب هاتن خستن وك جرتيجاه جرنكي ياغو نيزيكي قامشلويه تركيني ببورينا الآلي كيدن لرقاي لغوري آگاهيانغو تفجر كشانه داعش هنا و دورا جو تقين لتشبو او مايلك هات تقاندن بري نشبا شبا بري ابير لوي دري نزيكي گرديگه هبو هزن اولكاريا هندري بتايبتي دا امدا باشي دنا داكو اولهيا وان گرتيگهان اسي بكن لي فرماندارن هزن سوريا ديمقراطيك بردوام ويا دبيجن دما ايريشك هات و بيك هات دي او مجبور دبينن جو هزن خو جبو باراستني اللي دردورا گرتيگها اللي دردورا كامبان و تايبتي لهرمن ديرا زوري جو شانه داعش اللي ور بريك اكتيفن بكشينن وبر بسينور وجبو باراستنا باجارين خو افدي زانا تشتكي وها لسر عردنا هي ازانم رنگوان گوتبه لتشتكي وها لسر عرده هي لفو تفجرين لشكريين هسده هنا بتايبتي اگرم بدن برچاوان کو بهتر تركيا قفل لهريما امبيجن آلية من بجو تل رفعتو كوبانية دخوا ودمه هزن سوريا ديمقراط تلفو تفجرين لشكري بربوان نافشايان ودبن نحطانا هات تفجرة كي بشتيفاني شاندنا هزان تنه لسر عدي تنهي تفجرة هزن سوريا ديمقراطيك لسر عدي يكجار دفان دماغن كي دن نخوياي لي اسبالي بكشي مسرفيه كي برياغو دسبيكرنا في ايريشي حش القاعدة جبهة النصرة بشتي كنترول كرنا أو عفرينة بري خدابو آلية روجافاي من بجي لغوري آگاهيهم تيكليهم بفرماندار مجلس الاشكرية من بجي جوجير سيوانا هسد إذا كاردك دنافا حفتية كده 6 جاران جبهة النصرة هولين درباسونا بجاهي كرنا وريل برهاتية قرطن للسر عردي أو تفجرك الاشكري بربشاف شاندنا هيزان يان أو نهاتية ديتن بله پامنر الماء زانا عمر جقاء مشلو وخجيان فارقين جا آمده سپاس بو وان زانيارين و لا كتري شواب هدشت رجب طيب أردوغان سركوماري تركيا وجورجيا ميلوني سركوزيراني تازه البجدراوي راست روي إيطاليا خالي هاوبشي چاوروان نكراو لباري برسكاني بيوز بأفريكا وكوچو كوچبران بدوزنوا پەیوەندی لەگەڵ مێلۆنی نوێترین هەنگاوە لە لیستێکی بەهێزدا کە ئەردۆگان لەگەڵ سەرکردە ڕاستڕەوە تونڕەوەکانی ئەوروپا کاری بۆ دەکات. ئەمە ناوەڕۆکی راپۆرتێکی دەنگی ئەمریکایە لە ئەستەمبولەوە. دیگم کمبونا سروک ترکیه رجب طیب اردوغان دیگر سروک وزیر ایتالیا جورجیا ملونی لتنش کمبونا گروپ NGBs لاندونوزیا گرنشین و دزگرتنن گرم هبون تبی اوان سیاست اندشبر جوان جی بانکا ملونی جبو راوستاندن آواکرنا مزگفتان لإیطالیا و اردوغان خواک پایرزوان مسلمان دانید هم وکولر دبیجن که هر دوالاتان خالن هبش هنه. طيب أردوغان إسلامي وتركيا ملوني كريستيانة وإيطاليا جبر فيكي أو تشتر ليكو دو تجهن بحثا نرخين ديمقراطيك ناكن بحثا نرخين أوليدكن بحثا نرخين نتو برستية دكن ودباوريا من دي جيين دن قلكي باشتر لإيكو دو جهن
ایک پیشینین ملونی راوستاندنا کجبریا ج افریقایا کو بارا پدریای برای لیبیاته تکلین ترکیه دیگر حکومت اگیتیان اجتماعی لیبیا بهزن اوج دبا کارتل دست اردوغان دا ترکیه نوگه بارگه هک لروجاوای لیبیای هیا همی بیناسازی ها گرینگ لروجاوای لیبیای کنترل دکد او وک هونجی دزانن روجاوای لیبیای جبو اوروپای خالک بازرگانی مروان یا گلک گرینگه جبر وی ترکیه نوگه لباکور افریقای بارگاه هک هیا لدیگل بلنبونا گرشی نوبرا ترکیه و یونان سرکشین عردی روماندکاری تیچونن زیده به تجربه به حسکنا پیوندیان دیگل انقره هر وسط ترکیه پیوندی نباش دیگل مصری هنه که هفکارک بازرگانی گرنگ یا ایتالیایه گوری من ایتالیا جبیر نکریه گو او ولاتکی اوروپیه مبستا من باشکری ایتالیان جگل کارسازین هیدروکاربونان لگل مصری هنه اف بتایبتی گریدای هرسکرنا مصری نینه لوما براستی از جدایی که دخم ده نابرا ترکیه و ایتالیا ده ایتالیا گلک کیف خوش نینه به دیتنا و آستا گنگشی ملونی اردوغان هر دوگان پیوندی نباش دیگر سروک فرانسا ایمانوئل ماکرون هنه جبر چان رودانان جوان دست هلدارن ایتالیا لوی داویه رینادا بوکو گشتیه که کجبران لویر راوستید پاشی گشتی نچار و بچی تا فرانسا و لویر کجبر بهنه خوار و هر وسا ارمانجا سرکیا ترکیه و ایتالیا اوک و آستنگیان بو پیوندین فرانسا لافریقا پیدا بگن جبو راپورتا دوریان جونیس هاتین مایی دنگ امریکا دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دیپلۆماتێکی نەتەوەی یەکگرتی جە ئەجانسا ڕۆیتەرز را گوت کۆ ئەمریکا ڕۆژە دوشەمێ پرۆژە بریارێکە بەڵاو کرد ji بۆ دەرخستنا ئێرانê ji کۆمسیۆنا ژنانا نەتەوەین یەکگرتی ji ber binpêkirina mafên jinan û tepeserkirina hovaneya xwepêşandanan li wir û dê di çardê kanûnê de deng li ser wê proje biryarê were dayîn xwepêşanderên Êranê dê çawa Sûdê ji vê gavê wergirin û nêzîkbûna civakan netewî li hember xwepêşandanên Êranê heta niha çawaye ji bo ronîkirin şirovekirina van pirsan û hin pirsên denê girêdayî vê mijara xwepêşandanên berdewamên Êranê niha Dr. Mecîd Heqî şirovekarê siyasî ji welatê Finlandayê bi riya Skype bi me re ye. Dem baş Dr. Mecîd, tu dibêjî proje biryarek wiha çi qas alîkariya jinên xwepêşanderên Êranê dike? لسری دادبیا کمر اسلامی ایران نبیت اندام شور روشکار مافین جنان نتویجی داد برکو ایران بگور یاسای خود بنجهین و یاسای خود مدنی جی پیشنکار سرکی مافین جنانه بو نمونه یاسای ایران دا جن بلکه شاروبند درجه دومتی تحسب کنم بو جنانی ببن قاضی ببن حاکم ببن وزیر ببن سروکی پارلمانی و جیگیری سروکی پارلمانی دبركو جورا شرع اسلامي كحكومتك اسلاميه حكومه شرعيه جن كاري ببيت حاكم جن نشيت شهاديه بتاتن جن ايران نشيت بي ميري خوا وبي او كنت بجن ولي امر خو باب امبرا سفري بتاتن وبي وانا باسبور دي بجريت وخد بي ميري خو نشيت بتا خدي ايش هموی اوانا نشانوی که به شیوه سیستماتیک آپارتاید تکنولوژی جنان ایرانی داده مشاندن بروی که در اصل داده ایران اندام به شوری نبا نها کو شورش جینا شورش جن آزادی ایران بردوام دکت از بجم دمک باش هاتی کو بریاره که ولو بیت دان کو ایران د کمیسیون کو حقی وینینه کو پیشنتیار مافی جنان نشیت دفاع عن مافی جنان تل چارچوب زاغون نونتویدا به درتن هنگاوی جلک باشه وقتی کاریتن هزا شورش جنجیان آزادی لإيران دا خورت بکرد. باشه دکتر ام دزانم که نتوین یکیتی داوی جن رخصتنه که همی ولاتین جهانه و تحوینه و ام دزانم که ناکوکی دناوین وان ولاتان ده هنه و هنک ولات علی
پشتگیری ایران و درباره دکن نندک جاران ویتو تن بکار آنین ما نمونه وها گلک دینه لج اول اجعالی سیمبولیک و وکو ام ببیجن اگر پروژه بریارک وها ورا ام ببیجن اری کرن ورا پسند کرن و دمه رنگ ام ببیجن باندوره که سر عرضه بکه و دمه دبه گاوک یعنی دسپیکا گاوک کو جواکان او نتوی نیزیکی وان خو پیشاندانه به با اوکی پراتیکیتر بهتر کو داخویانی و اخافتن بن لحفتیا در باز بود شیورا ما فیمرون نتوی بریار دکو دسته لکولینی لسر راستین کل ایرانی دادام از رانده بوجار کم همبری ایرانی بین پیکنان اوا بریارت جلک بجی جلک مازن و دیروتی بو کو خلکین ایرانی نتوین ایرانی دمک بچاره بود او بریارا کو پیشی اگر بیتو دنج اری و دیریت از باورم اوجی تاثیر خود دانه دبر کو ام به بالا بدن کو ایران پرانیا زاگون نونتوی یک جوان مثلا ما فی نبونا تندتیجی دیجی زاروکن یعنی ما فی بریارنامه ما فی زاروکن پیماننامه ما فی زاروکن امضا کردیه دیگه ویدا اصلی هفته بگور زانیانی خود ایران اصلی هفته کسی که هاتن جتن ایرانی دا 170,000 دا کسی که بند امر دانم ایران پیمانا نبونا تندتیجی لناو خویدا امضا کردیه لی تندتیجی جلک مزن و سیستماتیک لدیجی خوفشندان نشد ایران هات او یاساین کو زاگون کو تندتیجی دیجی جنان نوی بیدت کردن پسند کردیه لی بکتریار هم لسیوایت سیستماتیک یاسایی تندتیجی دیجی ایرانی هیا هن وان دما وان سیمهان دا کو شورش جینا دست بیا و خاص ما یلوه مده کو مثلا حجاب اجباری و هم بری حجاب اجباری بیا ل ایران دا انا همو بگار آنینا برویتیم حبونا کومار اسلامی ایرانی ل شورای پاراستون ما فی جنان دا از بجم سواکاتی لتنی به مافی نونتویه به بنجه المافی نونتویه سواکاتی به همون جدین جهانی باشه دکتر یعنی ام دزانین که همه دما دسپیکا و خو پیشاندانان دا ام ببیجن دستلدار ایرانی هول داده که وان ام ببیجن پارتین کردی آلین کردی ین ایران کل عراق دمینن توان باک بکن به گورکرنا وان یعنی وکو کو نتشتکی نافخویه تشتکی جدر و دهاتیه و گلک ولاتین اوروپی و ام ببیجن امریکا جی توان بار کرن به گورکرنا وان خو پیشاندان اف یک لسر استا ناونتوی کارودانه که چوا بخو گریده ده پروژکسیون آن برنا دروا کشین خو یا نوخوی بودروا به شکل سیاست کومار اسلامی ایرانه کومار اسلامی وی دمیدو حاول دا کو شراب سعودی بفروشید حاول دا شراب بفروشته آذربایجان دید بر که آن ولات سر بخونه نشی ابو زخته و مازن سروان بیت نهاجی هیزن کردی ید روشالات کردستان توام بکد حالی حتی دم برید گوت او هزنا حموس سر کد بینه آنها چه باندور نو خطی دانه مانه از باورم نها جوا کنان تویجی تیجاشتی خلک ایران اشتیجاش نکو یا یکم پرسن ایران پرسن نو خوینه لبرکو او تحمل کشه و کنفلیکتن کو دما 43 سال در ایران تفسر کردن و حاشا بونوان کردن هیدی در کون اولی و هر چیز زیادتر او وان پروژکسیون ابکتن زیادتر هم لواره نونتوی هم لواره نوخوی دا تیتا وکل بیجن افشار کردن تیتا شرمزاره کردن دبر کو خل نهاد ظالمتون کو پرسید ایران راستی پرسید وان نوخوی نه کیشان وان پرسا و پروژکسیون وان پرسا بود درویا چه آلیکاریا مشکلا مثلا ایران نه که دبر کو مثلا کو نوخوی نه نوی در کردن و کو اول کو شیرپنجه بیت ایران ولاتی که شیرپنجه نوخوی ها دخوازی بشنم کو من سر ایشه که او سر ایشه در جناری مداتید کو اول شتیه نبویا باشه دکتر اگر اف هست هبه یعنی ام ببیجن لناو جواکا ناونتویجی هست که وها هبه و دمه جواکا ناونتوی چه تشتکی تایبت دکاره بکجبو کو یعنی بده نشان دان یعنی پشتگیریه که بهتری ام وقت ما گفت اخافتن و داخویانیان بده نشان دان جبو گل ایران دوان خو پیشانان داش بر یعنی داخویانی گلک جاران بری هاتنه داین خو پیشاندان بری ایران بونه لتپسر بونه هاتنه راوستاندن تایبتمندیا و جاری چیه جاری جواکا ناونتوی او پشتگیری که حتی وی گوی او برای جدانا حتی وی گوی لجواکا ناونتوی ده هاته کردن جلوکا 43 سالی در باز بود بیوی نبود یعنی ده همو آستین یعنی هم سیاسی هم هنری هم کلتوری و چاندی و تنانت سپوریجی جواکا ناونتوی پشتگیری تجلت که مازن ده وی شورشا خلق ایرانی کردیه از باورم پشتگیری هری مازن پشتگیری سیاسیه او پشتگیری سیاسی به واتوی که ایران بیت ایزوله کردن اگر بیتو دولت خاص مای دموکراتیک بکو یکیتی اروپا و آمریکا و استرالیا و کانادا و ژاپن و نیوزلند او ولاتن که تاثیرگذارن
ودراسي اقتصادي 85 لابويا جهاني لوان ولاتا ديارتن او انا بو مدها تكرجي بالسفيرين خول ايران بكيشن وسفيرين ايران دولات خو بكندري از باورم به جلك باندورك مازن و سر خل و شورشي و ايران جبت بنزختي مازن ده برای دکتر مجید حقی شرفکار سیاسی تج فنلندا مرا گلک سپاس بو واناگایا سپاس دنگ امریکا جافکانی کا په باوریان و چو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوبدن پیزانین و نوچین جیهانه کشکا سپی باوی کی فکری پشتگیری خواهش با خوپیشاندان آشتیانه لسرانسری چینه نشان داده لریوبریا بایدن نرین خواب بالداری در دبره لدور بندن تندن ریگرتنا لکووید کو بونه صدام خوپیشاندان وی ولاتی و راپورته آگاهیم بهتر هنه د چند روزین داویده زیدتری دهان خوپیشاندان سرکولانان چند باجار چینی هجاندیه پشتی ویکتنا آگرگه 10 کس لآواهیک نشتجیبون یا گردی مرن توریکی زیده لدوربندین رینماین کووید درکت هوله کوچکاسپی هلوستین خواه در برین پیام ما بو خوپیشاندان آشتیانه سراسری چینه همان پیامه دوی ریب خلکی به دان ماف جوینان خوپیشاندان آشتیانه لبرانبری سیاست و یاساین کوان رزگریک بیراهنه بدن لی کربی گوت گو ریوبری هشیار بود آخفتن خواه لسر رینماین کووید یا بیجینگ گو بویا اگر داخستنا خوندنگهان و کاروباران و به میلیونان خلق لمالی هشتیه ریگرتن نه سیاسته که کو ام پیشگیری آوی دکن اشکرایه کو خلک چینه سبارت ویه که نگرانی و خوپیشاندانان دکن و ام توی باوری دانه کو مافیوانه با آشتیانه انجام بدن لکنگریسی گلک یاسادانرین امریکا بهتر بالکشاندن سر خوپیشاندانان و سانسور کردن حکومت چینی ام دبینن گل چینه دجی ریبازا تندره یا پارتیا کمونیست راوستیایا نکتنی سبارت بربستین کوویده لیخما سانسور کرنه جی هر وکی من گوتی پرزگری کامن نلگل خلک چینه از بیجم خلک چینه نیازین خوا درد برن و هبونا آزادیه که پتر و سانسوره که کمتر و از گل وانم حکومت چینی خواجوی تومتی دور گریه کو آگر کتن آفان آپارتمانان لدور شینگیانگ لباکور روژاوای چینی ریدایه و خلک گیمینه مسلمان اویگور دیدنه چه پیوندی برینمان کووید و نینن راستا کل سرمدیا جواکی هزم بمبستن ندیار هنو و رودانه اگر برینمان کووید تیکل بکن اوی نگود کادی کنگی رینمان حکومت بداوی بین کسین کو جنیزیک و دشوپین دبیجن اف نرازیبونین ها نعصاینه. That is the type of thing that gets people thrown in jail. تشتین وصانه کو خلق دکند زندانان دا اوه شوکه که راستیه کو خلق آماده نوان تشتان لجهن گشتی و دنگه که بلند بیجن و بیتا تومار کرن و هول ددن خلقی کم بکن و پشتگیری آوان بکن مبستا من اوه کو اف نیشانین هندینه کو چند خلق بهیوینه اسنا بیجم اوه تفگره که یانجی تشتکی بوی رنگیه لی دیاره اف خوپیشاندان جدانه و دیاره اف رینماین تند ریل بلافبونا ویروسی ناگرن نها خوپیشاندان لباجارن دنین جیهانی دبن و جواکا اویگور خوپیشاندانک لپیش وزارت در و یا امریکا لواشنطن گر راپورت انیتا پاول هیلین سندی دنگی امریکا دەسەڵاتدارانی چین لێکۆڵینەوەیان لەگەڵ هەندێک لەو کەسانەیان دەست پێ کردووە کە لە خۆپیشاندانەکانی کۆتایی هەفتەی ڕابردوودا دژی ڕێبازەکانی نەشتینی کۆڤید بەشداریان کردبوو. ئەو کەسانە کە لە خۆپیشاندانەکانە لە پەکین بەشدار بوون ئەم زانیاریانیان بە ئاژانسی ڕۆیتەرز داوە. لە هەمان کاتیشدا پۆلیس لە ژمارەیەک لە شەقەمە شارە گەورەکان چاودێری خەڵک دەکەن. بۆچی چین ئەم جۆرە ڕێبازەی
گشتنی کۆڤید پەیڕەو دەکاتن بۆ وەڵامی ئەم پرسیارە و چەندین پرسیاری تر میوانداری دکتۆر سیڤان سعید مامۆستای یاریدەدار لە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زانکۆی شانشی لە چین دەکەین کە ئێستا دکتۆر سیڤان ڕاستەخۆ لە لەندەنەوە لەگەڵماندایە. دکتۆر سیڤان ئەم کاتت باش یعنی لەبەر چی چین ئەم ڕێبازە توندەی نەشتنی کۆڤید پەیڕەو دەکاتن کە دەزانین کۆڤید تا ڕادەیەک لە جیهانە نەماوە؟ بەڵێ ڕۆژتان باش ڕاستی بەڵێ یەک وهانەوە دەست پێکرد لە داوای 2019 و سەرەتاکانی 2020 چین سیاسەتێکی گرتە بەرکە جیاواز بوو لە سیاسەتی هەموو دنیا بۆ ئەوەی کە پێوت زیرۆ تۆلەرانس یعنی ناهێڵێ هیچ جوڵەیەک بەو کەسانەی کە توش بوون لە کۆڤید دەبێ بۆ ئەوەی کە حەصل پێ و کۆنترۆڵ بکرێ. ئەو کاتە سیاسەتەکە زۆر سەرکەوتوو بوو و بینیمان دوای 3 مانگ لە مانگی ئەیپریلی 2020 ئەوە ئیدی ناو چین بۆ خۆی لە کۆڤید مشکلە بوو بە تەواوی، بەڵام دنیا هەمووی گیرۆ دەبوو بە کۆڤیدەوە. بەڵام ئێستا ڕێک بە عەکسەوەیە 2 ساڵ و ئەوەندەیە کە کۆڤید نەماوە بە تەواوی لەو شێوە ناڕەحەتێک یەکەم جار هەبوو بە تاوەتی کە ئۆمۆکرۆن هات پارە و کاتانە دەجێ ئەوەیەکی چین بە حکاتەوە لەگەڵ خەڵکا پرستری کردووە ڕۆژەکە و ئێستا تا ڕادەیەک ڕۆشتووە کە خەڵک بەڕاستی لە مایالی بزنس ئێدوکیشن هەر یەکێ لەو سەکەرانەی تر باشە دکتۆر سیڤان داوا لە بدنەوە دیارە پەیوەندی ئەنتەرنێت لە لای تۆ دکتۆر سیڤان دەنگت جارجار دەبڕێ دیارە پەیوەندی ئەنتەرنێت لە لای تۆوە باش نییە، بەڵام هیوادارم باش بێ. حەزم دەکرد بزانم باشە ناڕەزایەتەکان بۆچی ئەوەندە زۆرن وە جیاوازن لە خۆپەشاندنەکانی پێشووتر لەکە لە چین ڕوویان دەدا؟ بەڵێ مەخابن 2 ساڵ زیاترە خەڵک بە شێوەیەکی زۆر ناخۆش کراوەتە ژوورەوە بۆ کەسێک کە لە شارێکەوە بچێتە شارێکی کە ڕەنگە مەجبور بێ. من ئێستا دۆستم ڕۆژە لە شارێکی دیکە ناتوانێت بگەڕێتەوە بەیژین. ئەوە خەتەرێکی گەورەیە، یعنی ژیانی وەستاوە، هەموو شتێک ئۆنلاین نادێ. من بۆ خۆم 2 ساڵ لەوێ نیم. ئەوە کارێکی کردووە کە خەڵک ڕێە لەوە وەقع و ئەوە دەبێت دکتۆر سیڤان بەداوا لێبوردنەوە ئەبێ وتوێژەکەمان بەداوا لێبوردنەوە ئەبێ ئەو توێژە بیبڕین لەبەر ئەوەی دەنگەکەت باش نیە پەیوەندیەکان خراپە دەزانم تێدەگەم. زۆر سوپاس بۆ کاتی جنابەتی وادام لە کاتێکی ترا بزانین بۆچی ئەو نەڕەزایەتی و بۆچی جیهان وەڵامی چی دەبێ بەرامبەر بەوەی کە لە چین ئێستا ئەو شتانە ڕوئەداتن. دکتۆر سیڤان سعید مامۆستا یاریدەدەر لە زانکۆی شانشی لە چین زۆر سوپاس. سڵاوتان لێبێت، من هێرۆ زەنگەنا بڕگەی جامی جیهانی قەتەرتان پێشکەش دەکەم. ئازیزان، چی یاریەک بوو یاریەکەی دوێنێ کە لە نێوان ئەمریکا و ئێران بەڕێوە چووە و یاریە کە پاش زیاتر لە 24 ساڵ ئێران و ئەمریکا یاریان کردەوە لە جامی جیهانیدا ڕوبەڕووی یەک بوونەوە پاش ئەوەی ئەمریکا توانی بە 1 گۆڵ بەرامبەر بە هیچ سەرکەوتن بەدەست بهێنێت. تیمی ئێران لە پێشەبڕکێکە نەما و ئەمریکا ڕێگەی نەدا ئێران مێژوو تۆمار بکات، چونکە ئەگەر یاریەکەی یەکسان بواە ئەوە ئێران بۆ یەکەم جار لە مێژوودا دەچووە قۆناغی 16 تیمی لە مۆندیالەدا. کاتێک ئەمریکا بردێەوە سەرۆک بایدن لە کارگەیەکی تەکنۆلۆژی لە ویلایەتی میشیگەن بوو، لەوێ زۆر بە جۆش و خۆرۆشەوە هەواڵەکەی بە ئامادەبووان ڕاگەیان کە ئەمریکا سەرکەوتووە گوتی یاریەکی زۆر گرنگ بوو و گوتیشی پێش یاریەکە لەگەڵ کاپتنی هەڵبژاردەی ئەمریکا قسەی کردووە و پێی گوتووە ئێوە دەتوانن بیبەنەوە ئەم یاریە. جگە لە سەرۆک بایدن و هاوڵاتیان لە ئەمریکا لەناو خودی ئێرانیش خەڵکی خۆشحاڵ بوون بە سەرکەوتنی ئەمریکا. لە ناوچە کوردیەکانی ئێراندا خەڵکی هەر پاش یاری
ئەوروپایەکە بە ئۆتۆمبیلەکان و پیادە ڕژانە سەر شەقامەکان و خۆشحاڵی خۆیان دەربڕی لە شاری سەقز لە دەمی خۆشحاڵی دەربڕینەکان بە بۆنەی دۆڕانی هەڵبژاردەی ئێرانەوە هەندێک لە خەڵکی دروشمی مەرگ بۆ دیکتاتۆریان دەگوتەوە کە مەبەستیان ڕێبەری باڵای ئێران ئایەتوڵڵا عەلی خامنەئی بوو. لە پاش ناڕەزایەتیە سەرتاسەریەکانی ئەم دواییانی ئێران هەندێک کەس شکستی ئەم تیمە بە ئەمریکا بە سەرکەوتن بەسەر دەسەڵاتی حکوومەتی سەرکوتکار دەبینن. هەر لە ڕۆژی سێشەمە یاریەکی تری زۆر گرژ و توند لە نێوان تیمەکانی ئینگلتەرا و وێڵز بەڕێوە چوو کە ئینگلتەرا بە 3 خاڵ بەرامبەر بە هیچ لە وێڵسی بردەوە. چونکە گرژی لە نێوان هاندەرانی هەردوو تیمەکە زۆر بوو، پۆلیسی قەتەر ڕێوشوێنی گرتەبەر بۆ دوورخستنەوەی هاندەرانی وێڵز لە هاندەرانی ئینگلتەرا بۆ ئەوەی کێشە دروست نەبێت. یاری داهاتووی ئینگلتەرا لە خولی 16 تیمیدا لەگەڵ سینیگال دەبێت. ئەم ڕۆژ چواری یاری بەڕێوە دەچێت و هەر تیمێک بدۆڕێت ئەوە ناچێتە قۆناغی داهاتوو. لە گروپی سی پۆڵندا و ئەرجەنتین لەلایەک و لەلایەکی تریشەوە سعودیە و مەکسیکۆ ڕوبەڕووی یەک دەبنەوە. لە گروپی دیش لەلایەک تونیسیا و فەڕەنسا و لەلایەکی تریشەوە دانیمارک و ئوسترالیا ڕوبەڕووی یەک دەبنەوە. ئازیزان ئێستاش دەچینە لای کاوە حەسۆ ڕاهێنەر لە هۆڵندا لەگەڵماندایە. هیوادارم ئامادە بێت. بەڵێ کاکاوە سڵاو، ئەم کاتت باش، سپاس کە لەگەڵماندای. کاکاوە دەمەوێت سەرەتا بە یاریەکەی دوێنێ نێوان ئەمریکا و ئێران دەست پێ بکەین. یاریەکی وەکو بینیمان تا ئەندازەیەکیش کە چاوەڕوانەکرا یاریەکی زۆر توند بێت لە نێو یاریزانەکاندا، بەڵام تا ئەندازەیەک یاریەکی چۆنەڵی دۆستانەش بەڕێوە چوو. ینی ئەو گرژی و ئالۆزیەی کە لە یاریەکانی تر ئەتبینی لەو یاریان نەتەبینی، هەرچەنە یاریەکی زۆر گەرم و گوڕ بوو. دەمەوێت بزانم ئاستی ئەمریکا چۆن هەڵدەسەنگێنی کە ئێستا ئەمریکا چووە قۆناغی با بڵین تیمی خولی 16 تیمێوە. بڕاستی تشتێن خۆش دناو vê yarígerî yareke werzîşî bû, tiştek karê siyasî di nav wekû yarizan wekû rayner negihandin navra vê lîskê de. Em karin bêjin zaxta siyasî li gel li nav lîstikvanê Îranî ziyadtir bû lê Amerîkî bi rahetî gemê dikirin. Tiştê Îranî kêm dan tê de ji bo teadulê gemê dikirin, ew jî xwesarin bûn. Amerîkî şansekî tarîxî dan xwe got herin hîna qonaxê heştem lîsteka wan li gel Holanda de ye. Holanda tîmekî ne zor bi quwet e. Ez dibêjim şansekî baş bo Amerîka heye got biçû heta qonaxê heştem jî. کەواتە ینی تۆ پێ دوایە ئەمریکا بتوانێت لە هۆڵندا بباتەوە، چونکە لە ماوەکانی ڕابردووە دەمانبینی هۆڵندا تیمێکی زۆر بەهێز بوو. ینی هۆڵندا گەیشتە با بڵین یاری کۆتایەکانیش لە چەند ساڵی ڕابردووە. ینی بۆچی هەستەکەی کە ئەمریکا توانی بێتی لە ماوەی ئەم چەند ساڵەیە ئەوەندە خۆی بەهێز بک بتوانێت ڕۆژی شەمە لە هۆڵندا بباتەوە؟ براستی وەکو ئەم دبینن تیمە ئەمریکی ئەم ساڵ تیمەکی جەماعی گەمێ دەکە، تیمەکی زۆر بەقوت وەکو دیفاعی حتا نوکا یەک گۆل لێکراوە، تیمەکی زۆر بەهێزە وەکو تیمژی وەکو ئەمریکاژی حەز دەکەن گۆ تیمی وان زۆر پێش بچێت، وەکو ئەلامیژی بۆوان باش ناف خەڵکی زۆر حەز بکەن لە تۆپانەی بێتر. بەڵێ و دەشبینین ینی ئێستا لە ئەمریکا بە بەراورد لەگەڵ مۆندیالەکانی ڕابردووە زیاتر خەڵکی ئەمریکا ئاگایان لە یاریەکان هەیە و تەماشای یاریەکانەکەن. بەڵێ کاکاوە پرسیارێکی تر لەسەر هەڵبژاردەی ئەرجەنتین ئەمەوێ بیکەم کە دەزانین سبەینێ ئەرجەنتین و پۆڵندا ببوورە یاری ئەەکەن و هەر کام لەو تیمانش کە هەردووکیان تیمی بەهێز داهاندرێن هەر کامێکیان بدۆڕێن ئەمە ئیتر ناچێتە قۆناغی داهاتەوە. باشە بۆ هەڵبژاردەیەکی وەکو ئەرجەنتین زۆر زوو نییە کە نەچێتە قۆناغی داهاتوو، ینی ئەرجەنتین بۆچی ئەم ساڵ بەو شێوەیە بوو؟ سوالك زۆر گرینگە مکارم بێژن تیمێکی وەک تیمی ئەرجەنتین هەندێک لاعب هەندێک یاریزان دناو دەهێن دەبێژن ئەمەش بۆ مێسی گەمێ بکەن، ئەم نەژی بۆ وڵاتی خۆ گەمێ دەکەن. حتا مدربی وانژی حتی ڕاهێنانی وانژی گوتی ئەمە ئەو ساڵش بۆ مێسی گەمێ بکەن. ئەو تیمێک گۆش بۆ یەک شخصی گەمێ بکەن تو ئەرمانجی نینە. بروەیەکێ گەمەیە کەمژی دەستپێکێژی هەر زۆر خراپکردن لەگەر سعودیە وەکو زەختێک نفسی زیاتر لەوان چێ بووە. ئەم نوکا بێژن سەر گەمێ پۆلەندی نوکا باشترین یاریزانی وا لیڤاندۆڤسکی ئەڤرۆ گوتی ئەگەر ئەم خوسارەت بژی ئەس تا عاجز نابم.
زختك لسروانينا از بيجم جيمك برزحمت بو ارجنتين هاجر بو عقليتي جيمي بكت عارف ترناكت بەڵێ کاکاوە کەواتە تۆ پێت وایە ئەگەر لەناو خودی تیمەکەیە با بڵین ئەگەر بەیەکەوە وەکو تیمێک یاری نەکەن چەندێک ئاستیان بەرز بێ یاریزانەکان ناتوانن بەرەو پێش بچن. ئەو شتێکی دیارە وەکو تیمێکی ئەرژنتینی ئەم بەحث بکەن تیمێکی ئەوکو یاریزان زۆر تیمی زۆر باشن وەکو یاریزان باشترین یاریزانە ژیانێنە وەلاکن وەکو تیم وەکو گروپ تیمێکی زۆر خراپ. بەڵێ پێشتریش باسی مسی ئەکرا وەکو یاریزان با بڵین مسی خۆی کە ناوبانگێکی زۆری هەیە بەڵام لە مۆندیالەکانی ڕابردووشە باس لەوە کراکە ئەم کەسە لەگەڵ تیمی ئەرجنتین ناتوانێت یاری بکە. باشە هۆکاری چییە کە ئەرجنتین هەر ڕێگەی پێ ئەداتەوە لەگەڵ تیمەکەی یاری بکات؟ براسي او تشتي قازانجي نينا جبرجو حميد زخت لسر ميسي هي ميسي اول ياريزان دبجن ميسي قارب وما حمد تشتي بك طبعا لوكا يازدا ياريزان نه بس ياريزان كه جبرو كي هاجا جروب بوكو جماعتي لسكن كان تيم سرنا كفت امنوكا تماشي يعني تيم امريكي كان وكو جماعتي تيم كان وەکو فەردی یاریزان نەزۆر بقوتن وەکو جەماعەتی تیمەکی زۆر بقوت. بەڵێ کاکاوە زۆر سپاس دەکەین کە لەگەڵماندا بووین بەردەوامە بین لەسەر ئەم بورگەیەمان سپاس بۆ تۆ. دەگەڕێمەوە لای دەمەوێت بچمە لای هاوکارانم دەخیل و ساڵح با بزانین ئەوان بۆ چوونیان لەسەر یاریەکەی دوێنێکی بوو. دەخیل ساڵح دەزانین هەمومان دەمانویست ئەمریکا بیباتەوە. دڵتان خۆشە کە ئەمریکا بردێەوە؟ بێگومان هێرۆ زانی بڕاستیش ئەم دۆ لەسەر وەک بێ وها ئەو بوون ینی سەر ئاگر بوون کومە دخواست ئەمریکا بەسەرکەوێ و داوێژی وەک بێ هێڤیامە پێک هات لە خواست تێبینێکە بچوک بینم ئەزام هەرزار تشتێ زندگیدا وها دبن ئەس باوەرم گێما ئەوە یاریە ئەرجنتینی سبایە ئەز ئیرۆیە ئەوە بەلکی بە هەنێکی بە شاشی دەرباس بوو لێ ئیرۆ ئەرجنتین یاریە خودێکێ هێرۆ بڕاستیژی يعني هرچندی کو ام ببیجن گیمکه ام ببیجن ئەوە قۆناغا دەستپێکێ یا سوودیان دەژی لێ وەکتە گوت تشتێکی دیرۆکی بوو دۆت ناوێنە ئەمریکا و ئێرانێدا. بەڵێ من بۆ خۆم بێگومان هەمیشە حەزم کردووە ئیسپانیا بیباتەوە لە یاریەکانە چونکە شێوازی یاریکردنی ئیسپانیام زۆر بەدڵە زۆر نەرم یاریەکەن تیمی ئیسپانیا بەڵام لەگەڵ ئەوەشە هەتاوەکو تیمی ئەمریکا لەوێ بمێنێتەوە پێم خۆشە تیمی ئەمریکا زیاتر بڕوا هەرچەندە بەداخەوە ینی تا ئێستا نەچوونەتە ئاستێکی یەکجار باڵا لە تۆپی پیا چونکە وەکو خۆمان نەزانین لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا گرنگیەکی بەو شێوەیە نییە کە لە ئەوروپا یا وڵاتانی ئەمریکای لاتین بەڵام هیوادارم گێمەکانی و یاریەکانی داهاتوودا وەکو ئەوەی دوێنێ نەبن کە دەستمان لەسەر دڵمان بووکە پازدە بیست دقەی کۆتاییدا یعنی بەڕاستی کاتێکی زۆر بەڵام تیبینێکی ترم هەبوو هێرۆ لەگەڵ بەتایبەت میوانەکەت و کە دوێنێش لەگەڵ سیروان بوو کە نەمزانی بوو جۆرج کلۆنی ئەکتەری ئەمریکی بووە بە یاریزانێکی کوردیان یا وەکو بڵێ شارەزایەکی سپۆرت. باڵێ زۆر بە شەکلی بە جۆرج کلۆنی دەچێت. زۆر سپاس. بەڵێ ئازیزان لێرەشدا دێنە کۆتایی ئەم بڕگەیەمان هەر شاد وەختەوە بن. بالێ سەرۆکی ئەمریکا جۆ بادن دیارە ڕۆژە سێشەم بووێ باسی مەسەلێن ئابووری و مەسەلێ هەندێک ئالیکاریان ji بۆ ئوکرانیەکی کردی دیسانجی پەیامێندیژی جەمتە هەنا سەرۆکی ئەمریکا جۆ بایدن بەڕاستی ڕۆژە سێشەمێ داکەتەنە بۆهایên بنزینێ و جل و بەرگ و ئامورێن وەکو ئاموران وەکو نوچەیەکە باشی ji بۆ vê dema bihinvedanê binavkir lê got hîn dem pêwîst e taku helawsan an ku enflasyon vegera astên normal. Biden di axaftina xwe de li Michiganê got ku tevî buhayên benzînê vegeriyana astên xwe yên bêbêjin berî şer her hal مەبەستا وی شەرê Ukraynayê lê hîn pêşketin pêwîst e. Wezareta Kar a Amerîka di destpêka vê mehê de ragihand ku buhayên kel û pelan di cotmehê de lê gor salekê berê 7.7 ji sedî zêde bûne ku meha çile ev qezenca herî biçûk e. Koşka spî hişyarî da ku dê nirxên tiştan bilind bibin eger sandîke
ام ببیجن نگهن پیمانه که به هیلن هسنین ولترا لی بایدن دما اخفتن خدا بحثاویه که نکر. جينز سولتنبرغ سكرتيري گشتي ناتو أنتوني بلينكن وزير دروي أمريكا وهاوتاكاني أنداماني ناتو دويني سي شمال رومانيا كوبونا وأبو أوي هەوڵێکی پشتگیریکردنی پەلە بۆ پێویست بۆ ئۆکرانیا کە لە نێوانیاندا گەیاندنی کەرەستەی پێویست بۆ تۆڕی دروستکردنی کارەبا. تۆڕی دروستکردنی کارەبای ئۆکرانیا لە سەرەتای مانجی کتۆبەرەوە لە سرانسەری وڵاتدا و بەهۆی هێرشەکانی رووسیاوە لە کار خراون. بەرپرسانی ئەمریکا ئەمە بە هەڵمەتێکی رووسیا ناو دەبن وەکو چەک لەم زستانەدا دژی ئەو وڵاتە. سکرتێری گشتی ناتۆ ڕاگەیاند کە ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا هەوڵ دەداتن زستان وەک چەکێکی خراپ دژی خەڵکی ئوکراینە بەکاربێنێتن. بەرپرسانی ئەمریکاش ڕادەگەێنن کە بلینکن هاوکاریی بەرچاوی ئەمریکا بۆ تۆڕی وزەی کارەبای ئوکراینە ڕادەگەێنێت. برپرسێکی خۆجیهی مکسیکی ڕاگەاند کە پۆلیسên مکسیکی کامپێکە کۆچبەران ku li aliyê Meksîkeyê sînor bi Amerîkayê ve hatibû avakirin ji ber sedemên ewlehiyê ji nav bir. Agahîn bêhtir divê raportê de. پۆلیسی دژە ئاژاوای مەکسیک بەیانیەکی زوو دەچێتە ئەم کەمپە کە نزیکەی 600 کۆچبەری تێدا بووە و کۆچبەرەکانیش بە زۆری خەڵکی ڤەنزوێلا بوون و داوایان لە کۆچبەران کردووە کەمپەکە کە لە شاری سیوداد خوارز و لەسەر ڕووباری براڤۆ و لە تەنیشت سنووری ئەمریکا و مەکسیک دامەزرا بوو چۆڵی بکەن. بەڵام کۆچبەران بەرەنگاری داواکەی پۆلیس دەبنەوە و هەر بۆیە لە نێوانیاندا گرژی و ئاڵۆزی دروست دەبێت. لە کاتی ئۆپراسیۆنەکەشدا هەندێک لە چادرەکان ئاگر دەگرن و پۆلیسەکانیش بۆ کوژاننەوەیان ناچار بوون بەرەو ڕووبارەکە پاڵیانێن. بەرپرسی مافی مرۆڤی سیوداد خوارێز ڕایگەیاندووە ئامانجی ئەو هەنگاوە پاراستنی ئاسایشی کۆچبەران بووە. دوای بڕیارێکی پاراستنی مەدەنی ئەو کەسانی لەم کامپەتان گواستمانەوە بۆ شوێنی دیکە چونکە مەترسی ئاگرکەوتنەوە و سووتانی چادرەکانیان لە ئارادا بوو. هەروەها لە بڕیارەکەدا هاتووە کە مەترسی خنکانی مناڵان هەیە چونکە دەبینین ئێرە ڕووبارێکی لێ و هەروەها مەترسی دابەزینی پلێگەرمیش لە ئارادایە. دامەزراوەی نیشتمانی کۆچبەری مەکسیک چەند ڕۆژ پێش ئێستا ڕایگەیاند کە لە ماوەی 4 ڕۆژدا زیاتر لە 16,000 کۆچبەری دەست بەسەر کردووە کە لە نێویاندا نزیکەی 5,000یان خەڵکی ڤەنزوێڵان. کۆچبەرێکی خەڵکی ڤەنزوێڵا دەڵێ نایەوێ کەمپەکە بەجێ بهێڵێت. دەسەڵاتداران داوامان لێ دەکەن بەوەی ساردبوونی کەشوهەوەوە کەمپەکە چۆڵ بکەین و بچینە بنکەیەکی پەنابەرانەوە. بەڵام ئێمە نامانەوێت لێرە بچین چونکە پێمان وایە لێرە بەم شێوەیە دەتوانین فشار بخێنە سەر خەڵکی ئەمریکا بۆ ئەوەی ڕێگەمان پێ بدەن بچینە ژوورەوە. دەسەڵاتدارانی ئەمریکا مانگی ڕابردوو پلانێکیان ڕاگەیان سەبارەت بەوەی کە لەگەڵ مەکسیک ڕێکەوتوون بۆ گەڕانەوەی هەندێک لەو کۆچبەرانەی خەڵکی ڤەنزوێلا بۆ وڵاتی مەکسیک کە بە شێوەی نایاسایی هاتوونەتە ناو ئەمریکاوە. بەڵام سەرەتای ئەم مانگە دادوەرێکی ئەمریکا ئەو بڕیارەی کە بە فەرمانی 42 ناسراوە و لە سەردەمی پەتای کۆرۆنادا بۆ دەرکردنی کۆچبەران بۆ مەکسیک بەکاردەهێنرا بە نایاسایی لە قەڵەمی داوە و ئەمەش استراتیژی بایدنی بۆ ڕێگریکردن لە تێپەڕاندنی دەواازە سنووریەکانی ئاڵۆستر کردووە و لەو کاتەوە هەزاران کۆچبەر لە شوێنەکانی دیکەی مەکسیک لە دۆخێکی نالەباردا کەمپیان کردووە. بەفراوی نووری دەنگی ئەمریکا واشنگتۆن. لە چارچەوەی پرۆژەیەکی سەوزکردنی هەڵەبجەدا 2 ساڵ زیاترە ژمارە کرێخرا و کەسایەتی نێونەتەوەی بەشداری کارای هاوڵاتیانی شارەکە سەرقاڵی پرۆژەیەکی خۆبەخشانن بۆ دروستکردنی باخچێک بۆ خەڵکی ئەو شارە. ئەمە راپۆرتی فەرحان هەورامیە. سەرقاڵی نەمامچاندنن لە باخچەی چاکەکاران لە هەڵەبجە. یەکەم مەزمونە بۆ دروستکردنی پارکێک بە خۆبەخشی لە گەڕەکێکی هەژارنشین کە ئامانجلەی کەمکردنەوەی کاریگەریە ژینگەیی و دەرونیەکانی چەکی کیمیاویە لەسەر دانیشتوانی گەڕەکەکە. بۆیە ئێمە لێرەین بۆ دروستکردنی پارکێک لە هەڵەبجە بۆ ئەوەی هەمان بتوانن بە پلانێکی ڕێک و پێک بەشدار بن لە سەوزکردن و چاندنی دار بۆ ئەوەی بیکەینە پارکێکی جوان و چالاکیەکانی تێدا ئەنجام بدرێت تا ژینگەیەکی جوان بۆ خەڵکی نزیکی ئەم باخچەیە دروست بکەین. ئەم دیمەنانەش دیمەنی سەوزبوونی باخچەکەی و فراوانبوونی ژمارەی ئەو کەسایەتیانەیە کە دەیانەوێت پرۆژەکە بە ئەنجام بگات
کۆبوونەوەیانە تا پرسی زیاتر سەوزکردنی باخچەکە لەگەڵ دانیشتوان و بەشداروانی باخچەکە تاوتوێ بکەن. پێویستە هەموو خەڵکی ئەم گەڕەکەەوە هەست بکەن ئەم باخچە بەشێکە لە شارەکەیان. ڕەنگە قوربانیان و بەرکەوتوانێکی کیمیاوی بتوانن هەندێک لە کاتەکانیان لەم باخچەیە بەسەر بەرن. لە هەمان کاتدا سەوزەمەنی بەشی خۆیان لێرە بکەن و ئاوی درەختەکانیشیان بدەن. ژنان لە باخچەی چاکەکاراندا بەشداریەکی کارابوون لە چاندنی درەختەکان. ئەوان هەرخۆشیان پرۆسەی ئاودانی درەختەکانیان لە ئەستۆ گرتووە. ڕاستی ئێمە کە ئەبینین ئەم نەمامانە لێرە ناشتومانە هەمووی خانمەکانی گەڕەکەن ئەوانەی کە دراوسی ئەم پارکەن ئەوان ینی چاودێریانەکان ئاویانە دێرن و لەگەڵ ئەوێشە خۆیان سەوزیان بەشە سەوزان کردو بۆ خۆیان. ڕێکخراوە بیانیەکان دەیانەوێت قۆناغی سێمی باخچەی چاکەکاران ناشتنی میوەی ڕەسەن بێت ببێتە شوێنێک بۆ وانە کرداریەکانی خوێنکارانیش. و بێگومان ینی وادی دیزایانی حازرە هەنێک دیزاین هەیە حازرمان کردووە کە بە موافقەتی شارەوانی و کۆمەڵی ئەم ڕێکخراوانە کە ئێستا تێکەڵن لە دانانی ئەم باخچەیە تەنسیق بکرێت بۆ ئەوەی بەشێکی لێ بکرێت وەکو سەوزە و میوەی ڕەسەن بە هەڵەبجە. لە ناو باخچەکەدا بەشێک لە دانیشتوانی گەڕەکەکە لەگەڵ ئاودانی دارەکاندا بڕێک سەوزەیان کردووە ڕۆژانە لێ دەخۆن. تەنها سەرچاوەی گەشەکردن و ئاودانی باخچەکەش خەڵکی گەڕەکەکەن. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. داویە کورد کۆنێکشن هەر ببینێ ناپێ خۆشیێت.